یەکێک لەو کتێبانەی کە نوێ و بڵاو کراوەتەوە کتێبی کۆتایی ڕوودا و لە کورتە چیرۆکی کوردی داواتە کۆتایی ڕووداوەکان و شێوازی کۆتایی پێهێنانی ڕووداوەکان ئەمە دیارە هەر بۆ خۆی و بەپی قۆناغ و ڕێبازەکانی سەرەتای دەستپێکی مرۆڤایەتی و لە کلاسیکەوە تاکو و پۆست مۆدرن بەپی ئەو قۆناغ و سەردەمانی کە گۆڕانکاری بەسەرهاتوو هەموو لەلایەن پسپۆڕانی بواری بەرهەمێنانی بواری ئەدەبیاتەوە هەمووی کاری خۆی لەسەرکراوە بە شێوازی سەردەمەکان ڕێسا و یاسایی خۆی بۆ دروستکراوە بۆی بتوانرێت بەپێی ئەو ڕێنمایی و ڕێسایانە کا لەسەرەوە بکرێت کە شێوازی یاخود نووسینی چیرۆکەکان و دەستپێک و ناوەڕاست و کۆتاییەکان کاری لەسەر بکرێت ئەم کتێبە تایبەتە بە کۆتایی ڕووداوەکانەکە باس لە شێوازی چۆنێتی کۆتایی ڕووداوەکان و دیارە هەموو پەیوەستن بەیەکەوە لە چ دەستپێک چ ناوەڕاست کۆتایی بەڵام شێوازی کۆتایی هێنانەکان هەموو تایبەتمەندی خۆیانی هەرچەند ئەمەش بەپی هەموو قۆناغەکان گۆڕانکاری پێهاتوو یاخود بەپی شێواز و ستایلی نووسینی جیاواز گۆڕانکاری بەسەرا هاتووە لە ڕووی شێوازی کۆتایی هاتنی چیرۆکەکانەوە بەشێک لە سینارستە گەورەکانی جیهان یاخود بەشێک لە نووسەرە گەورەکانی جیهان زۆر کات دەستپێکیان کۆتایی چیرۆکەکەیانە زۆر کات کۆتایی چیرۆکەکەیان دەستپێکی چیرۆکەکان و بەپی شێواز و تەکنیکی نووسینەکان گۆڕانکاری بەسەرا هاتووە بەڵام بۆ خۆشی کۆمەڵێک ڕێسا و یاسا و بنەمای هەیە کە چۆن کۆتایی چیرۆکەکان بنووسرێت. کۆتایی ڕوودا و لە کورتە چیرۆکی کوردیدا ناونیشانی نوێترین کتێبی چاپکراوەکە نامەی ماستەری بەڕێز مامۆستاکانیەوە بەکەر عەبدوڵڵایە و لە دووتوێی بەرجێکی ناوەزەدا بڵاوی کردوتە ناوڕۆکی کتێبەکە بۆ نامەی ماستەری کانیاوە گەڕێتەوە کە لە ساڵی 2016 پێشکەشی بەشی کوردی کۆلێژی زمانی زانکۆی سلێمانی کردووە بە شێوەیەکی گشتی لێکۆڵینەوەی لە ڕەگەزە پێکهێنەرەکانی کورتە چیرۆک و دیاریکراویش ڕوودا و کە توێژەر زیاتر لەسەر بەشێکی پێگەنەری ڕووداوەکانی ناو کورتە چیرۆک کە کۆتاییە سەرنج و لێکدانەوەکانی خستۆتە ڕوو کتێبەکە هەوڵێکە لە پێناو ئاشنابوون بە چۆنیەتی سروشتی کۆتایی ڕوودا و لە کورتە چیرۆکی کوردیدا.